مرواری محەممەد عالی لە ساڵی 1970 لە ڕانیە لەدایک بووە. ئێستا لە سلێمانی نیشتەجێیە. پیشەی ئێستای مامۆستای ئامادەییە و ئەندامی دەستەی چاودێری و لە پرسینەوەی کۆمەڵی دادگەریە. ساڵی 1970ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1 بە کالەرۆس لە زانکۆی سلێمانی کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە ساڵی 2004دا. 2 بڕوانامەی پەرەپێدانی مرۆی لە ساڵی 2013. 3 بە کالەرۆس لە زانستەکانی قورئان لە ساڵی 2018. 4 بڕوانامەی زانستەکانی فەرموودە لە ساڵی 2019. ئەو پۆست و بەرپرسیارەتیە حەزبیانەی پێشتر هەیبوون. 1 بەرپرسی ڕێکخراو لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە لقی ڕانیە لە ساڵی 1993 بۆ ساڵی 1995. بەرپرسی ئەنجومەنی خوشکانی ڕانیە لە ساڵی 1995 بۆ ساڵی 2005. 3 ئەندامی مەکتەبی خوشکان لە ساڵی 2005 بۆ 2010. 4 بەرپرسی لقی ڕانی ڕێکخراوی خوشکان لە ساڵی 2010 بۆ 2011. 5 ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی خوشکان لە ساڵی 2011 بۆ 2015. 6 ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری ساڵی 2015 بۆ 2021. ئەو خول و ڕاهێنانانەی کە بەشداری تیاندا کردووە. 1 بەشداریکردن لە خولی NDI IRI بۆ هەڵبژاردن لە ساڵی 2009. 2 بەشداریکردن لە خولی ڕاهێنانی کادیران، پۆشتیاری یاسایی، ڕۆڵی ئافرەت لە کایە سیاسیەکان لە ساڵی 2011. 3 بەشداریکردن لە خولی پێگەیاندنی فکری ئیسلامی و فکر الاقتصاد المقارن لە ساڵی 2011دا. 4 بەشداریکردن لە خولی ئیدارەت العەمەل خاڵی وەرچەرخان چۆنێتی دەرکردنی بڕیار لە ساڵی 2012 بۆ 2014. 5 خولی ئەنگاوەکانی پێشەنگبوون استراتیژی تاکەکەسی لە ساڵی 2018. 6 خولی علم الحديث و علوم القورآن ساڵی 2019. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1 لە زمانی عەرەبی. 2 پەروەردە لە بواری پەروەردەی تاک و خێزان و منداڵان و گەنجان. 3 شارەزا لە پەیوەندیە کۆمەڵاتی و خێزانیەکان و چارەسەری کێشە کۆمەڵاتیەکان. 4 شارەزا لە فقهی ئافرەتان. 5 شارەزا لە کاری خێرخوازی و بانخوازی. 6 شارەزا لە پەیوەندیەکان و بابەتە کۆمەڵاتیەکان. 7 چالاکی بواری ژنان و کاری ڕێکخراوەیی و چاودێری دارایی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری، نووسین و بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی و کۆڕ و وانەوتنەوە. 1 نووسین لە گۆڤاری مەشخەڵی ڕاپەڕین. 2 بەشداری لە کۆنفرانسی زانستی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی و ئیمامی شافیعی. 3 بەستنی کۆڕ لە ئەنجومەنەکانی خوشکان لە سلێمانی و ناوچەکانی تر. 4 بەڕێوەبردننی کۆڕ و وانەی گشتی و تایبەتی لە سەنتەری حکمە و وانەی گشتی گەڕەکەکان. 5 بەشداری کۆنگرەی کەرامەت الوەتەن لە بەغدا. 6 بەشداری هەموو کۆنگرە و کۆنفرانسەکانی کۆمەڵی دادگەری لە ساڵی 2005 تا ئێستا. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. دڵسۆزی لە سەردەمی بەرژەوەندیدا. هاوکاری هەژاران دۆسیەی لە پێشینەی کاری منن. خاوەنی خەڵاتی ڕێزلێنانی ژنی سەرکردە و خەباجێڕە. هەبوونی ڕۆڵی کاریگەر لە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکان، وەرگرتنی چەندین بڕوانامەی ڕێزلێنان، بەشداری لە چەندین بەرنامەی ڕادیۆ و تەلەڤیزیۆنەکان.